لەلایەکی دیکەدا هەندرێن و ئارارات بەردەوامن لە لەرزدانی خاڵ بۆ ئەم هەفتەیەش دوای ئەوەی ڕوبڕووی یەکتر بوونەوە یاریەکانمە بێ گۆڵ بە کۆتا هێنا. لە یاریەکانی هەفتەی حوتەمی خولی یانەنایەبەکانی کوردستان هەندرێن لە یاریگای خۆی میوانداری ئاراراتی کرد. هەردوویانە لەم وەرزەدا بەهۆی ئەنجامە خراپەکانەوە پاڵەپۆستەیەکی زۆریان کەوتۆتە سەر. ئەمەش دوای ئەوەی لە ماوەی 3 هەفتەی ڕابردوو ئارارات تەنها دۆڕاوە و هەندرێن هیچ سەرکەوتنێکی نەبوو. لەگەڵ دەستپێکردنی یاریەکەدا هەردوویانە نەیانتوانی یاسێکی باش نیشان بدەن و بەترسەوە یاریان دەکرد هەرچەندە کۆنتترۆلی تۆپ زیاتر لای هەندرێن بوو. بەڵام وەکو سەرجەم یاریەکانی دیکە هێرشبەرانی یانەکە سوودیان لە دەرفەتەکان وەرنەدەگرت. گێم یەکەم بە بێگۆڵ بە کۆتا هات. لا گێمی دۆم هەندرێن زیاتر هاتە پێشەوە هەوڵی تاکە گۆڵێکی دەدا بۆەوەی یەکەم سەرکەوتن لا خولی نایاب دەستەبەر بکات. لەیانی ئارارات کەیفی نەجم دوای هات نەخوارەوەی بە چەند خولەکێک لە ماوەی 3 خولەک 2 کارتی زەردی وەرگرت و با کارتی سوور کرایە دەرەوە و هاوڕێزراریشی لە هەندرێن تووشی پێکان کرد. ئاراراتیش بە دەیاریزان بەرگری لە گۆڵەکەی کرد تا کۆتا خولەک و یاریەکە بە بێگۆڵ بە کۆتا هات. بەهۆی ئەوەی یاریزانێکمان نەقص بوو بۆیە زیاتر هێڵی بەرگریمان زیاد کرد و سوپاس بخوا کە توانیمان ینی بەرامبەر بین بەڕاستی خاڵێک بۆ ئێمە باشە لە 3 یاری ڕابردوو نەماتوانی بوو سەرکەوتن بەدەست بێنین. سوپاس بخوا الحەمدوللا تا ڕادێک نەتایجێکی باش بوو. هەموو یاریێکدا ئاستێکی زۆر باش پێشکەین و چەندین فرسە دەتوانین معقق ئیگۆلیە بەڵام خوا پشتوانمان یا گۆڵ تۆمار ناکرێت. بەڵام ئینشەڵڵا لە یاریەکانی داهاتوودا دەتوانین ئەو فرسانی ڕێک دەکەوێتن گۆڵ تۆمار بکەین. ئێمە ئێستا ڕاست لە کۆتایی ڕزبندی بەڵام هەندێران دڵنیا دەکەینەوە دێینەوە سەرەوە منافەسی دەوری دەکەین بە پشتوانی خاڵ گەورە و زودی یاریزانان دەستی ڕایەنەرە.